وەکو تەفگەری ئازادی ئیدانە و شەرمەزاری ئەو دەستدرێژیانەی دەوڵەتی تورکیاکەین بۆ سەر خاک و بەزاندنی سنووری هەم عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی و بەبەر شێوەیەکی بەردەوامی ینی ئەنجامدانی ئەو کۆمەڵکوژیانەی کە بەرامبەر بە خەڵکی سڤیل و بەرامبەر بە تەنانەت سروشت و ڕەز و باخ و مەڕووماڵاتی هاوڵاتیان و گوندەکانی چ بادینان چ بناری قەندیل ئێستا وەکو دەبینین شار باژێڕیش کەوتوتە بەر ئەو بۆمبارانکردنانی دەوڵەتی تورکیا ینی ئێمە وەکو تەفگەری ئازادی هەم شەرمەزاری ئەەکەین هەم بەڕاستی سەرزەنشتی بێ هەڵوێستی هێز ویلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەکەین کە بە شێوەیەکی زۆر بێشەرمانە بێدەنگیان هەڵبژاردووە کە ئەمە نەک بە پێی پێوەرە یاسایە نێودەوڵەتی و هەرێمیەکان بەڵکو بە پێی عرف و عاداتی ماڵباتێکیش عەشیرەتێکیش بەزاندنی حرەمی وڵاتێک ماڵێک هەرێمێک ناوچەیەک شارێک بۆ خۆی پێویستی بە کاردانەوەی جدی هەیە پێویستی بە شەرمەزارکردن هەیە پێویستی بە وەڵامدانەوە هەیە بەڵام بەداخەوە هێزە سیاسیەکان بە تایبەتی دەسەڵات لە باشووری کوردستاندا بە جۆرێک دەتوانم بڵێم بە ئیرادە و لاواز بووە کە بە هیچ شێوەیەک هیچ هەڵوێستێکی نییە تەنانەت هێندەی هاوڵاتێکی ئاسایی ئەم هەرێمە هەڵوێستی بەرامبەر بەو داگیرکاری و پێشێلکاریانی دەوڵەتی تورکیانە بەرامبەر بە هەرێمی کوردستان و عێراق لە مێژووی کورد و گەلانی دیکەشە چەندە بەرخۆدانی هەبێ چەندە پاراستن هەبێت چەندە وڵات پارێزی و شۆڕشەکان هەبن ئەوەندەش داگیرکار بە دیوێکە هەوڵی هێرشکردن دەدا بە دیوەکەی تردا هەوڵی خۆخۆری و هەوڵی چاندنی تۆویسی خوڕی لەناو گەلاندا دەدا بەم ڕەنگە بتوانێت باشتر بە ئامانجەکانی خۆی بگایە یاخود لە هەوڵەکانیدا زووتر بە ئامانجی خۆی بگایان سەرکەوتوو بێ ئەمە بەڕاستی شەرمێکی زۆر گەورەیە بۆ تاکێکی کورد کە بە سەدان ساڵە قوربانی ئەدا بە سەدان ساڵە خوێنە ڕێژێ هەتاوەکو توانیوێتی هەبوونی خۆیان قەوارەی خۆیان بەشێک لە ستاتویەک بۆ خۆی دیاری بکە بەڵام ئەوەی کە ئەبینین بەبێ گومان وەکو لە ئاژانسەکانی داگیرکارانیشدا لە ڕاگەیانەکانیاندا هاتووە وەکو دەبینین کە هاوکاری سیخوڕان و خەتی خیانەت لە هەرێمی کوردستاندا پاڵپشتێکی باشە بۆ پێکانی ئامانجەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیا ئەمە جێگەی شەرمەزاریکردنە و ئەمە سیاسەتی دەسەڵاتی کوردیە لە باشووری کوردستاندا کە تاکی والێ کردووە لاواز بێت تاکێکی بە ئیرادە بێت تاکێک بێت کە وڵاتی خۆشنەوێ و ئەوەی بۆ گرنگ نەبێت کە پاراستنی وڵاتی بۆ گرنگ نەبێ پشتیوانیکردنی شۆڕشەکانی بۆ گرنگ نەبێ ئەمە سیاسەتی دەسەڵاتەوەی کردووە بۆیە ئەبێ دەسەڵاتی هەرێمی کوردستان جارێکی تر بەخۆیان بچێتەوە چوەکو پێگەی دەسەڵاتی خۆیان پێگەی سیاسی و دیبلۆماسیان حتا ئابوووریان و پێگەی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان چکە دوجار لە هەموو ئەم پرسانە دەسەڵاتی هەرێمی کوردستان بە حەزب دەسەڵاتدارەکان بە گشتی ئەڵێم بەرپرسیارن بەرامبەر بە هەبوونی ئیرادەی تاکی ئەم کۆمەلگایە یان شکاندنی ئیرادەی تاکی ئەم کۆمەلگایە ئەمڕۆ خاکی باشووری کوردستان یان دانیشتوانی ئەم هەرێمە بە شێوەی لە شێوەکان لە کوڵاندان بە هەموو شێوەیەک مافەکانیان پێشێلەکرێ لە ڕووی ژیانیەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئیداری و حتا یاساییەوە ژیانی کۆمەلگا بەرەو دۆخێکی زۆر خراپەڕەوە و هەمومان نزانین ناڕەزایەتەکان ڕۆژ بە ڕۆژ کەڵپە ئەسێنێ ئەمە ئەتوانین بڵین ئەگەر دەسەڵاتێکی وشیار هەبێ ئەگەر دەسەڵاتێک هەبێ خاوەنی یەک تۆس لە زانستی سیاسی بێ ئیدی بە خۆداچوونەوەیەکە کات یان حسابێک بۆ ئەم هەموو ناڕزایەتی خەڵکە کات چ لە ڕووی ئەوەی کە دەرگای واڵا کردو بە داگیرکەران چ لە ڕووی ئەو کەم تەرخەمی و بێ دەربەستی کە بەرامبەر بە ژیانی هاوڵاتی باشووری کوردستان هەیەی ئێمە وەکو تەفگەری ئازادی هەڵبەتە کە خۆمان بە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی دیموکراتی ئەخلاقی ئەزانین لە باشووری کوردستان و عێراقدا وێڕای ئەوەی کە شەرمەزاری هەوڵە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا ئەەکەین بە هەموو شێوەیەک سەرزەنشتی دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەەکەین و ڕەخنەی جدی ئەەکەین و بە هەمان شێوە ئێمە پشتگیری لە هەموو ئەو داخوازیانەی گەلەکەمانەکەین چ بۆ بژێوی ژیانیان چ بۆ پرسی یاسا و ئازادی ڕای سیاسی و چ بۆ پرسی ژیانی و موچە و ئەو دۆخەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تدایە پشتگیری خۆمانیان بۆ دەرەبڕین و بە هەموو شێوەیەک لە هەموو ناڕزایەتەکانە ئێمە لەگەڵ هاوڵاتیانی ئەم هەرێمەداین ئێمە پێمان وایە کە هەموو هاوڵاتیان زۆر گرنگە کە خاوەن هۆشیاریەکی سیاسی بن بتوانن ئاڕاستەی ناڕزایەتەکانی خۆیان دیاری بکەن و دەستێک لە ئەزمموی ڕابردوو وەربگرن و نەهێڵن جارێکی دیکە دەستیان بسووتێ وەکو لە ڕابردوودا دەستیان سوتاوە و ڕێگە نەدەن کە ئۆپۆزیسیۆنی ساختە جارێکی تر لەسەر پشتی گەل خەڵکانێک پێ بگەێنێت و هاوڵاتیان لە دۆخی خراپترا بن باشترانە بن و بۆ هێزە سیاسیەکانیش پەیامی ئێمە بانگەوازی ئێمە و تەفگەری ئازادی ئەوەیە کە بتوانین
پەیامێکمان هەبێ بۆ هەموو هێزە سیاسیە ئۆپۆزیسیۆنەکان کۆی هێزە سیاسەکانی باشووری کوردستان پێویستە خۆیان یەکلایی بکەنەوە ئەوەی لە بەرەی دەسەڵاتە ڕوونی کاتەوە کە ئێمە لە بەرەی دەسەڵاتین ئەوەی لە بەرەی گەلە ڕوونی کاتەوە کە ئێمە لە بەرەی گەلین بۆ ئەوەی کە گەلیش نوێنەری خۆی بناسیێ و بتوانێت لە چوارچێوەی ئەم هەڵوێست و ئەم خۆ یەکلاییکردنەوەیەدا بتوانێت بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی دیموکراتی دروست بکرێت کە بە هیچ شێوەیەک دووفاقی تێدا قبول نەکرێت پێیەک لە دەسەڵات بێ و پێیەک لە ناو گەلدا بێ بەڵکو ئەو هێزانە کە لە چوارچێوەی بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی سیاسیدا بن بە هەموو شێوەیەک دوور بن لە دەسەڵات بە هەموو شێوەیەک پشتیوانی و پاڵپشتی و پێشنگایەتی بۆ ناڕەزایەتی خەڵک و گەیشتن بە ئامانج و داخوازیەکانی خەڵک بکەن. عەقڵیەت کێشەیە لە باشووری کوردستانە چەندین هێزی دیکە دروست بۆ و چەندی هێزی دیکەش لە داهاتوودا دروستە بێت تاکی ئێمە پێویستی بەوەیەکە لە ڕووی عەقڵیەتەوە هەڵسەنگاندن بۆ هێزەکان کە ئەگەر هەڵگری هەمان عەقڵیەتی دەسەڵات خوازی بێ و تەنها ئامانجی گەیشتن بە دەسەڵات بێ بێگومان ناتوانێت چارەسەری بۆ پرسی هاوڵاتیان بێنێ بۆیە ئەو هێزانەی کە ئەتوانن نوێنەرایەتی خەڵکن یاخود پشتیوانی داخوازی خەڵکن یاخود پێشنگایەتی بکەن پێویستە هێزگەلێک بن کە ئامانجیان گەیشتن بە دەسەڵات نەبێ ئامانجیان ژیانێکی ئازاد و دیموکرات و باشتر بێ بۆ هاوڵاتیانی ئەو کۆمەڵگەیە بەبێ جیاوازی هەموو ئەو پێکهاتە و هەموو ئەو نەتەوە باوەڕیانەی کە لە هەرێمی کوردستانە دانیشتون و لەژێر سایی ئەم دەسەڵاتەدان.